هۆکارەکە ئەوەیە کەەوە سەبەکە لێرە گەڕایێت هۆکارەکەش ئەوەیە سیاسێک کە من کابرایەکی ئیسلامیمە. گەڕەکی هەنارەیە لە ناحیەی هەریر دانیشتوانی ئەو گەڕەکە گلەیان لە ئیدارەی شارەکەیان هەیە لەوەی کە حکوومەت گەڕەکەکەیان قیرتاو نەکردووە و دەشڵێن زۆربەی گەڕەکەکان قیرتاو کراون بەڵام گەڕەکەکەی ئەوانیان فەرامۆش کردووە هۆکارەکەشی دەگەڕێنەوە بۆ هۆکاری سیاسی. واللهی بە چاوی خۆتان دەمێ هۆکارەکە ئەوەیە کەەوە سەبەکە لێرە گەڕایێت هۆکارەکەش ئەوەیە سیاسێک کە من کابرایەکی ئیسلامیمە. کاکە گوتم برای بەڕێز خۆشەویست حکومەت ناوی بە تعسوبی حیزبەتی ئیش بکە دەبێ وەکو هاوڵاتی بوون ئیش بکە چکە وەزعی کورد چەند ساڵە ئەمە خۆ بە خۆمان نەبینە دوژمنیەکتی ئەو کۆرانە تەنها من پێدا ناسم خەڵک پێداچەوە ڕێی خستەخانەیە ڕێی قوتابخانەیە پێویستە حساب بە چاوی وشاگۆتی هاوڵاتی تەماشای خەڵکە نەک بە چاوی حیزبی و کە خۆ بەس پارتی پێرەدا ناپڕێ یەشێتی یان شوعیان ئیسلامی هەموو خەڵک هاوڵاتی و نابێن تیمای حیزباتی ڕەچاو بکرێ و شتانە هاوڵاتی و خزمەتی ئەو خەڵکە کە بە خۆتان تەماشای ئەو ئاو وەختی باران دێ ئەو ئاو هەموو دەستە ئەو ڕێگایە خەڵک تووشی زەیقەتیەوە ئەوە لەبەرەوەی کە من ئیسلامیمە من ئیسلامی بە شانازی ئیسلامی پێشترش بە شانازی و خزمەتی ئەو کوردانە کە من زیندانی سیاسیشم 5 ساڵ چوومە ئەبوو غرێب 5 ساڵ حکوم دران بەس ئەو کوردایەتی ئەوە چاکە و جوابی و معاناتی منەدەنەوە. ئێرانێ چەفت ڕێژ کرا بەڵام کە قسەمە لەگە مقاولەکە کرد وتی ئێرانی بە هۆکارێکی سیاسی ناتوانم بیکەم و سەبەکە بردرا بۆ شوێنێکی تر بۆ مەسەن بۆ ئەو کەسە بردرا کەسەر بۆ حزبە بوو کە ئێرانی وەرگرت بۆەوە مقاولەکە. والله گرفتین ئەوێ ئەو هەندەی چاپ بکەن ئێرە خۆشکەن غەدیان لێکردین وەلا سوخوا هەر ناگری ئێرە هەماوە وەدی سارسێ والله زستانە هیلاکەتە چی وانە هەتا ئێرە خانکەن وەرە پیس. گرفتی دانیشتوانی گەڕەکی هەنارە دەبەینە لای سەرۆکی شارەوانی هەریر ئەو دەڵێت ئێمە جیاوازی لە نێوان هاوڵاتیان ناکەین کەی پرۆژەی نوێ دەرچوو ئێمە خزمەتگوزاریەکان دەگەێنین بە سەرجەم گەڕەکەکان. شتی وها بۆنی نیات و هەر پرۆژەیەک بکەی پرۆژەکە لەو شوێنەی دەکرێتن کە کاتی خۆی پلانی لۆدانرایە و ئەگەر هەر زیاد بوونە چشت هەبیتن لەو گەڕەکانە دەکەی کە نزیکی پرۆژەکەینە ناتوانانی لە کۆڵانێک بکەی و چەند کۆڵانێک بەجێبێری بچی لە جێگایکی لێ بکەی هەمووی بە دوای یەکەوە دوێت و تەواوکەریەکە بۆ ئێمەش جیاوازی ناکەین چونکە ئەماگەر حکومەتداری بکەین حکومەتداری وەکو سێبەرەکە دەبیل و هەموو کەس بیتەوە کە جێ بیتەوە خزمەتکردنیمە بەبێت جیاوازیە. گەڕەکی هەنارە لە ناحیەی هەریر زیاتر لە 28 ساڵە کەچی تاوەکو ئێستا خزمەتگوزاری پێنەگەیشتووە. ناحیەی هەریر سەر بە قەزای شەقڵاوێ لە پارێزگای هەولێر و ژمارەی دانیشتوانی زیاتر لە 30,000 کەس دەبێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی هەریر.